سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی گروپی چەکداری نەناسراو بۆ سەر پێگەیەکی ڕژیم لە سەراوان. درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شارستانی گونبەت کاوس. داخوازی خانەی سینەمای ئێران بۆ کۆتایی هاتنی هێڵی ئینتەرنێت. و درێژەی ئۆپراسیۆنەکانی ڕژیمی ئیسرائیل لە باشووری لوبنان. درێژەی هەواڵەکان. هێرشێکی گروپی چەکداری نەناسراو بۆ سەر پێگەیەکی ڕژیم لە سەراوان. ڕۆژی ڕابردوو گروپێکی چەکداری نەناسراو لە شارستانی سەراوان سەر بە پارێزگای سیستان و بلوچستان هێرشێکی چەکداریان کردووەتە سەر پێگەیەکی ڕژیم. بە پێی دوایین هەواڵەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا لانی کەم 3 کەس لە ئەندامانی هێزە ئینتیزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کوژراون و هەروەها چەندین کەسی دیکەش بریندارن و ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ لایەن یا گروپێک ئەم هێرشیان لاستۆ نەگرتووە. درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی راپۆرتەکان بڕانی ئینتەرنێت لە ئێران پاش تێپەڕبوونی 48 ڕۆژ هێشتا بەردەوامە و بە پێی داتەکانی دامەزراوی نێت بلاکس ئەم دۆخە بۆتە یەکێک لە گەورەترین پچڕێنی ئینتەرنێت لە جیهاندا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ماوەی زیاتر لە 1128 کاتژمێرە کە لە مافی دەستڕاگەیشتن بە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون و هەروەها ئەم دۆخە بۆتە هۆی زیانێکی گەورەی ئابووری بۆ هاوڵاتیان. لە هەمان کاتدا ڕێکخراوەی نێت بلاکس ئاماژە بەوە دەکات کە پچڕانی هێڵی ئینتەرنێت زۆربەی کەرتەکانی بازرگانی، خوێندن و خزمەتگوزاریە گەشتیەکانی گرتووەتەوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شارستانی گونبەت کاوس. لە ڕۆژانی ڕابردوودا ساغەر غوڵامی هاوڵاتیەکی تەمەن 19 ساڵە و خەڵکی شارستانی گونبەت کاوس لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو هاوڵاتیە پاش گواستنەوەی بۆ گورتوورخانەکانی ڕژیم لەژێر توندترین گوشار و شکنجەکاندا و دۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە کە ناوبراو لە سەرەتای دەست بەسەرکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. داخوازی خانەی سینەمای ئێران بۆ کۆتایی هاتنی پچڕانی هێڵی ئینتەرنێت. ڕۆژی پێنجشەمە 27 خاکەلێوەی 1405 هەتاوی خانەی سینەمای ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری کۆتایی هاتنی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بوون. لە بەیاننامەی خانەی سینەمادا هاتووە کە ئینتەرنێت لە دنیای ئێستادا تەنیا هەڵبژاردەیەکی لوکس نییە بەڵکو پێویستیەکی سەرەکیە بۆ ژیان. ئەم دامەزراوە ئاماژەی بەوە کردووە کە سنووردارکردنی ئینتەرنێت کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر بوارەکانی ئابووری، خوێندن و کولتوری هەیە و بە پێی ناوەڕۆکی بەیاننامەکە بەردەوامی ئەم دۆخە دەبێتە هۆی قوڵبوونەوەی کێشەکانی کۆمەڵگە و سنووردارکردنی دەرفەتەکان. هەروەها جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت یەکێکە لە مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان. درێژەی ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی ئیسرائیل لە باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان ئەرتەشی ئیسرائیل بەردەوامە لە هێرشەکان و ئۆپراسیۆنەکانی لە باشووری لوبنان. بە پێی دوایین زانیاریەکان لە ماوەی یەک ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 70 پێگە و ژێرخانەی حیزبوڵڵای لوبنان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە هێرشکراوەتە سەریان و زیانی بەرچاویان پێگەیشتووە. لە هەمان کاتدا بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە و ژمارەیەک زۆر لە هاوڵاتیانی مەدەنی لە ناوچە جیاوازەکان نەک تەنیا زیانی مادی و گیانیان پێگەیشتووە بەڵکو کۆمەڵێکی زۆریان ناچار بە کۆچ کردو. هەروەها ناوەندی فەرماندەیی هێزەکانی ئەرتەشی ئیسرائیل جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی بەردەوامی هێرشەکانی حیزبوڵڵای لوبنان و هەروەها پشتیوانی کۆماری ئیسلامی لەم گروپە تیرۆریستە درێژە بە هێرشەکانیان دەدەن. ئامادەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ کەمکردنەوەی پیتاندیۆنی ئۆرانیۆم. بە پێی دوایین راپۆرتەکان ڕژیمی کۆماری ئیسلامی ئامادەی دەربڕیوە کە لەژێر چاودێری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمدا پرۆژەی پێتاندیۆنی ئۆرانیۆم بە شێوەیەکی بەرچاو سنووردوار بکاتەوە.
راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی ئابووریەکان لەگەڵ ئەمریکا و هەروەها بەڕێوەبردنی دانوستانەکانی نوێ ئەم هەنگاوەیان هەڵگرتووە و هەروەها بڕیارەکە ئەم پرۆژەیە لەژێر چاودێری ئاژانسی وسەی ئەتۆمدا بەڕێوە بچێت. شایانی باسە کە کۆمەڵێکی زۆر لە بەرپرسانی وڵاتانی ناوچەکە جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە پێویستە ئاژانسی وزەی ئەتۆم لەم بوارەدا زۆر وشیار بێت و بە وردی چاودێری لە پرۆژەکە بکات. دوایین هەواڵ بەرزبوونەوەی ئاستی گوژارە ئابوووریەکان بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکاوە. بە پێی دوایین هەواڵەکان بەرپرسانی وەزارەتی دارایی دەوڵەتی ئەمریکا ئامادەکاری دەکەن بۆ قۆناغێکی نوێی گوشاری ئابووری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. بە گوێرەی راپۆرتەکان بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا ئاماژەیان بەوە کردووە کە ئەو وڵات و دامەزراوانەی کە هاوکاری ئابووری لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی هەیە لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە سزایەکی قورسیان بەسەردا دەسەپێت و هەروەها جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هەر وڵاتێک کە نەوت لە کۆماری ئیسلامی بکڕێت یان داراییەکانی لە بانکەکانیاندا ڕابگرێت ڕووبەڕووی توندترین سزای ئابووریەکان لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە دەبێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.